سڵاوتان لەبێت تۆم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بە گەشتیاڵەکانی سەرلەبانی ڕۆژی دووشەممە هاتوونێتەوە خزمەتتان سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامین نیشتماعی لە کرماشان و چەند شاری ئێران، گیان لە دەستانی کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی ڕەژیم لە سنووری باسام، کوژرانی شارۆمەندێک لە هێرشی ئاسمانی تورکیا بۆ سەر شار باژێر، بەیاننامەی شۆڕای سنفی فەرەنگیانی ئێران سەبارەت بە هێرشەکانی سوپا بۆ سەر ئیسرائیل، کۆبوونەوەی خانەنشینکراوانی فەرەنگی ساڵی 1400 لە تاران و هێرشی چڕی ئیسرائیل بۆ سەر غەزە و کەرانەی باختەری. درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامین نیشتماعی لە کرماشان و چەند شاری ئێران ڕۆژی یەکشەممە 26 خاکەلێوە. خانەنشینکراوانی تامین نیشتماعی بە پێی ڕەواڵی یەکشەممەی هەر هەفتە دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەتەوە. بە پێی راپۆرتەکان، خانەنشینکراوانی تامین نیشتماعی لە شارەکانی کرماشان، ئاهواز، شوش، کەرخە و ئەراک لە ئاسبایەخ نەدانی بەرپرسانی ڕەژیم بە کێشە و گرفتەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. خانەنشینکراوانی تامین نیشتماعی خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و دابینکردنی بیمەی دەرمانی کارامە بوو. گیان لە دەستانی کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی ڕەژیم لە سنووری باسام. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز، شەوی شەممە 25 خاکەلێوە کۆڵبەرێکی خەڵکی سنا بە ناوی ئومید سەعیدی با دەستڕێژی گولەی هێزەکانی ڕەژیم لە سنووری باسامی سەقز گیانی لەدەستا. بە پێی زانیاریەکان، ئومید سەعیدی تەمەن 40 ساڵ خەڵکی گوندی کانی درێژی سەر بە شارستانی دێولانە و تەرمەکەی پاش 8 ساعات لەلایەن خەڵکەوە دۆزراوەتەوە. شایانی باسە کە هەمان ڕۆژ لە سنووری سەردەشت کۆڵبەرێکی دیکە بە ناوی مێهرداد عەبدوڵڵازادە بە تەقەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی گیانی بەخت کردبوو. کوژرانی شارۆمەندێک لە هێرشی ئاسمانی تورکیا بۆ سەر شار باژێر. شەوی شەممە 26 خاکەلێوە گوندی گەڵاڵەی سەر بە ناوچەی شار باژێر لەلایەن فڕۆکەکانی تورکیەوە بوردمان کرا و گەنجێکی تەمەن 25 ساڵ گیانی لەدەستا. بە وتەی بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان، کاتژمێر 11 شەوی ڕابردوو 3 خانوو لە گوندی گەڵاڵەی شار باژێر لەلایەن فڕۆکەی تورکیەوە بردومان کراوە و بەو هۆیەوە گەنجێکی تەمەن 25 ساڵ گیانی لەدەستاوە. بە پێی زانیاریەکان، قوربانیەکە لەگەڵ خێزان و کەسوکارەکەی لە ناو باخەکەیان بووە کە لەلایەن ئەرتەشی تورکیەوە هێرشکراوەتە سەری و کوژراوە. جێگەی ئاماژەیە کە ڕۆژی یەکشەممەش دەوروبەری گوندەکانی گۆهراز و گەلی بەلاڤا لەلایەن دەوڵەتی تورکیەوە بردومان کرا. بەیاننامەی شۆڕای سنفی فەرەنگیانی ئێران سەبارەت بە هێرشەکانی سوپا بۆ سەر ئیسرائیل. ڕۆژی یەکشەممە 25 خاکەلێوە شۆڕای سنفی فەرەنگیانی ئێران لە کاردانەوە بەرامبەر بە هێرشەکانی سوپا بۆ سەر ئیسرائیل ڕایگەاند بە بۆنەی شەڕەوە هەژاری داوێنی خەڵک دەگرێت، خەڵکانێک کە ئێستاش توانای دابینکردنی پێداویستیەکانی ژیانیان نییە. شۆڕای سنفی فەرەنگیانی ئێران لە بەیاننامەکەیاندا سەبارەت بە کاریگەریەکانی هێرشەکەی سوپای پاسداران بۆ سەر مەعیشەتی خەڵک هۆشداری دا و ڕایگەیاند حکوومەتی کۆماری ئیسلامی بە هەڵدانی دەیان پەهباد و موشک بۆ سەر خاکی ئیسرائیل هێرشێکی دەست پێ کرد کە گەرچی لە شەوێکدا کۆتایی پێهات، بەڵام ژنان و منداڵان قوربانیانی سەرەکی ئەو ئۆپراسیۆنە دەبن. خەڵکانێکی هەژار کە دەستڕێژی کراوەتە سەر سفرەکەیان و سەرمایەکانیان بۆ دابینکردنی موشک و پەهبات تەرخان کراوە. لە شەڕێکی گەورەدا قازانجی دوو نەتەوەی گرفتاری دەستی دەسەڵاتی مەسهەبی و فاشیست بەدی نابێت و تەنیا ئاوارەبوون و هەژاری داوێنی خەڵک دەگرێت. ناڕزایەتی خانەنشینکراوانی فولاد لە ئیسفەهان و قایمشار. ڕۆژی یەکشەممە 26 خاکەلێوە خانەنشینکراوانی سەنعەتی فولاد لە شارەکانی ئیسفەهان و قایمشار لە بەردەم سندوقی خانەنشینی کۆبوونەتەوە. خانەنشینکراوانی سەنعەتی فولاد خوازیاری زیادکردنی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی
دابینکردنی بیمەی تەکمیلی، گەڕانەوەی سربەخۆیی بە سندوقی خانەنشینی کرێکارانی فولات، هەڵوەشاندنەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی بوون. خۆپیشاندانی کەشاوەرزان لە ئیسفەهان. کەشاوەرزانی ئیسفەهانی ڕۆژی یەکشەممە 26 خاکەلێوە بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام بە تراکتۆرەکانیانەوە لە ناڕزایەتی بە نەدانی هەقئاوا ڕێپێوانیان کرد. ماوەی یەک هەفتەیەکە کەشاوەرزانی ئیسفەهانی لە ئاسنەدانی هەقئاوا ناڕزایەتی دەرەبڕن و دەڵێن پاش ساڵی نوێی چاندن دەوڵەت بەڵێنی دابینکردنی هەقئاوەی دابوو، بەڵام پاش چاندنی زەویەکانیان بەرپرسانی ئۆستانی ئیسفەهان بەڵێنەکانیان جێبەجێ نەکرد و لە داهاتوویەکی نزیکدا تووشی زیانێکی مەزن دەبن. کۆبوونەوەی خانەنشینکراوانی فەرەنگی ساڵی 1400 لە تاران. ڕۆژی یەکشەممە 26 خاکەلێوە خانەنشینکراوانی فەرەنگی ساڵی 1400 لە بەردەم ڕێکخراوی بەرنامە و بودجە لە شاری تاران کۆبوونەوە و داوایان کرد خواستەکانیان جێبەجێ بکرێت. بە پێی زانیاریەکان، خانەنشینکراوانی فەرەنگی ساڵی 1400 خوازیاری بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، هاوسانسازی حەقدەست، دابینکردنی بیمەی تەکمیلی، پێدانی پاداشتی کۆتایی خزمەت و چاکسازی لە ژیان و مەعیشەتیان بوو. دەست بەسەرکردنی دووبارەی ئاتەنا فەرەقدانی لەلایەن ڕژیم. ڕۆژی شەممە 25 خاکەلێوە ئاتەنا فەرقدانی هونەرمەند و کاریکاتۆریستی خەڵکی تاران بۆ جارێکی دیکە لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و بەلێدان بریندار. ئاتەنا فەرقدانی لە چالاکانی مافی منداڵانە کە پێشتر بەهۆی کێشانی چەند کاریکاتۆر لا نێونەرانی مەجلس لە ساڵی 93 هەتاوی زیندانی کرابوو. ئەو چالاکە مەدەنیە لە ناڕزایەتی بە دەست بەسەرکرانی خۆسەرانەی لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە قەراری وەسیقەی بۆ ئازادکردنی قبول نەکردووە. ناوبراو پێشتر بەهۆی دیدار لەگەڵ بنەماڵەی بەندکراوانی سیاسی و دادخوازانی ساڵی 1970 دەست بەسەر کرابوو. ئیعدامی دوو بەندکراو لە زیندانەکانی ئیسفەهان و هەمەدان. ڕۆژانی شەممە و یەکشەممە 25 و 26 خاکەلێوە حکمی ئیعدام دوو بەندکراو لە زیندانەکانی ئیسفەهان و هەمەدان جێبەجێکرا. بە پێی راپۆرتەکان بەیانی ڕۆژی شەممە سزای ئیعدامی بەندکراوێکی خەڵکی ئەفغانستان بە ناوی ئەبوزەر سالم تەمەن 30 ساڵ بە تۆمەتی کوشتنی بانقاست لە زیندانی دەستکردی ئیسفەهان جێبەجێکراوە. لەلایەکی دیکەوە بەیانی ڕۆژی یەکشەممە حکمی ئیعدامی بەندکراوێک کە ناسناوی هێشتا ئاشکرا نەکراوە بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی هەمەدان بەڕێوەچوو. داخرانی گەشتی ئاسمانی فڕۆکەخانەکانی چەند شار لە ئێران. بە دوای هێرشی بەیانی ڕۆژی یەکشەممەی سوپای پاسداران بۆ سەر ئیسرائیل و ئەگەری قەرەبووکردنەوەی لەلایەن دەوڵەتی ئیسرائیلەوە، فڕۆکەخانەکانی چەند شاری ئێران تا ڕۆژی دووشەممە داخراون. بە پێی زانیاریەکان، زۆربەی موشک و پاهبادەکانی ئێران لەلایەن سیستمی بەرگری ئیسرائیل، ئامریکا، بریتانیا، فەڕەنسە و ئۆردۆن تەقێنراون، بەڵام هەڕەشەکانی ئیسرائیل هێشتا بەردەوام و بەرپرسانی نظامی ئەو وڵاتە ڕایانگەیاندووە کە قەرەبووی هێرشەکانی سوپای پاسداران لە نێو خاکی ئێران دەکەنەوە. بەو بۆنەوە فڕۆکەخانەکانی تاران، تەورێز، سنە، هەمەدان، ئەهواز، ئیسفەهان، شیراز، کرماشان، ئیلام و بوشێر تا ڕۆژی دووشەممە داخراوە. دوا هەواڵمان سەبارەتە بە هێرشی چڕی ئیسرائیل بۆ سەر غەزە و کەرانەی باختەری. ڕۆژی یەکشەممە 26 خاکەلێوە پاش هێرشەکانی سوپای پاسداران بۆ سەر ئیسرائیل، ئەرتەشی وڵاتە کەرتی غەزەی بە چڕی بردومان کرد و فەرماندەیەکی حەماسی لە کەرانەی باختەری تێرۆر کرد. بە پێی ئەو وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، محەممەد ڕەسوڵ عومەر دەراغەمە، یەکێک لە فەرماندەکانی گوردانی قەسام لەلایەن ئەرتەشی ئیسرائیلەوە لە کەرانەی باختەری تێرۆر کراوە. لەلایەکی دیکەوە چەندین ناوچە لە کەرتی غەزە لەلایەن فڕۆکەکانی ئیسرائیلەوە بە چڕی بردومان کراوە و بە پێی هێندێک لە سەرچاوەکانی هەواڵ 43 فلەستینی لەو هێرشانەدا کوژراون و بریندار بوون.
بەڵێ ئازیزان و خۆشەویستان گەشتی هەوڵەکانی سەر لەبانیتان پێشکەشکرا فەرمونون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تلڤیزیۆنی کۆمەڵ.